بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی زنجیرەی ژیاننامەی هاوڵان، زنجیرەی یەکەم. ناوی کتێب عومەیری کوڕی سەعید، لە نووسینی حەبیب محەممەد سەعید. بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر، کتێبخانەی سۆس. نەخشە سازی ناوەوە محەممەد سیامەند، خەت نەوزاد کۆیی، بەرگ ئەمین موخلیس. نۆرە و ساڵی چاپ دووهەم 1435 کۆچی و بەرامبەر بە 2014 زایەنی. تیراژ 2000 دانە. کۆی ژمارەی لاپەڕەکانی 45 لاپەڕ. خوێندنەوەی ڕەشوان کاک خەڵڵ. مۆنتاژ و کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. بسم الله الرحمن الرحیم. لاپەڕە 5. خودای پەروەردیگارمان، سوپاسی بێ پایانت ئەکەین. وا خۆشەویستی تاقە پێشەوای مرۆڤایەتی و هاوڵە دڵسۆز و بەغیرەتەکانت پێبەخشیوین، تا بەشکوم بە شوێن پێی هەڵگرتنیان لە ڕێبازی ئیمان شارەزا بین. بە کۆمەچی و پشتیوانی خۆت بکەوی نەگەڵ کاروانی سەرفراز بوانی بازاڕی قیامەت. پێشکەش لاپەڕە 6. پێشکەش بێت بەو گەنجە خوێنگەرمانەی کە ژیانیان بۆ خزمەتی ئیسلام تەرخان ئەکەن و بەرژەوەندی تایبەتی خۆیان پشتگوێ ئەخەن. پێشەچی چاپی دووهەم لاپەڕە 7. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الأمين وعلى آله وأصحابه الأجمعين. سپاسی بێپایان بۆ خودای پەروەردیگار، سپاسێک کە شایەنی گەورەی خۆی بێت، سپاسێک کە شایەنی ئەو هەموو ناز و نیعمەتە بێت کە بەسەر مسلماناندا ڕژاندوونی کە بڕیاری داوە ئومەتی قورئان بن. ئەو ڕۆژە لەکوێ کە بۆ یەکەم جار ژیان نامەی هاوڵانمان ئەنووسی و ئەمڕۆ لەکوێ کە چاپی دووهەمیان ئەکەینەوە. ئەو ڕۆژە ڕۆڵەی مسلمانان بە تایبەت ئەم ناوچەی خۆمان زۆر بێ ئاگابوون لە دینە پاکەکەیان. هەریەکە چەپڵەی بۆ لایەنێکی خوانە ناس ئەکوتا و بە هیچ شێوەیەک بیریان لە قورئان و سوننەت نەدا کردەوە. ئەوەش کە بە یەک جاری لە یادیان چوو بوو قیامەت بوو. کەچی وا سوپاس بۆ خوددا، ڕۆڵەی مسلمانان دوای تاقیکردنەوەی ڕێبازە لار و وێرەکان گەڕاونەتەوە بۆ باوشی قورئان و مەردانە بە دوای سوننەتەکانی ئازیزدا صلی الله عەلەیه وسلم ئەگەڕێن تا باوەشی پێدا بکەنەوە و چاوی دژمنانی خۆیان و دینەکەیان شوێر بکەن. کاتێکیش کە خەریکی پێداچوونەوەی ئەم ژیان نامە بووم و سەرنجم ئەدا کە بە چ تام و لەزەتێکەوە باسی کۆمەڵگای ئیسلامیان تێدا کراوە کە ئەندامانی خاوەنی چ دڵ و دەروونێکی پاک و باڵفتە بوون، ئەندام و مشکێکی کارگوزارن و چۆن شەیدای ڕاستی بوون و بە یەک جاری هەموو بەرژەوەندێکی دنیای خۆیان پشتگوێ خستووە و هەموو گیانیان بە نور و ڕووناکی ئیمان ڕازاوەتەوە. ئاواتم ئەخواست ڕۆڵەکانی ئەمڕۆژ شەیدای ئەو جۆرە خواناسیە بوونایە، دوور لە جیاوازی و تاقمەگەری، تا مزگەوتەکان ببنە مەڵبەندی برایەتی و دۆستایەتی و هاوکاری و هیچ دیاردەیەکی ناجۆریان پێوە دەرنەکەوتایە، چونکە ئەوان بە بانگەوازی مزگەوت ئاوڕیان لە خواناسی داوەتەوە. پێویستە بێوەفایی لەگەڵ ئەو مەڵبەندە پیرۆزەدا نەکرێت، لە جیاتی ئەوەی کە فێری خۆ هەڵکێشان و دەستە و تاقم و هەڵکێشان بن، با فێری خۆ بەکەم زانین و خۆ بە تاوانبار زانین، خۆ بە هەڵەکار و هیچ لێ نەهاتوو زانین بن. بەمە دەست لە تیژە تیژە هەڵگرن، کار بۆ ئیسلام و بانگی لا ئیلاهە ئیلا الله بکەن، چاو لە هاوڵان و تابعین و زانایانی ئومەت و خواناسە تۆ بەکارە دنیا نەویستەکانی پێش خۆیان بکەن. ئەگەرنا بەتەما نەبن لە ڕێگای دەستە و تاقم و فیز و دەمارەوە
لە سایەی ستەمکاراندا خەرمانی ڕەنجیان سوور بکەن. بەڵێ هەر کاتێک مسڵمانان دروشمی کاریان خۆ بەکەم زانین بوو و هەوڵی خۆ بەدەرخستن و خۆبردنە پێشەوەیان نەدا، ئەوە کاریان چاکە لە لای خوددا وەرگیراوە، پشتیوانی تەواویشیان لێ ئەکرێت. داواکارین کە خودای گەورە بە سۆزی بەلێشاوی خۆی دڵەکانمان پاک بکاتەوە و تەنها بۆ ڕەزامەندی ئەو کار بکەین، بەدڵ لی بپاڕێنەوە و چاودێری هەموو هەڵگیریەکی بانگی لا ئیلەهە ئیلا الله بکات و هەمووشمان سەرفرازی بازاڕی قیامەت بکات. ئامین. سولەیمانی 18 شەعبانی 1428 کۆچی بەرامبەر 31 2007 زاینی. پێشەچی لاپەڕەدە. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. لم رجاندا كبير هوشي بهزو بيزي خور آوا لناو ماندا بلاو بوتوا مێشتی ڕۆڵەی مسڵمانانی بەنج کردووە. زۆر پێویستیمان بە شارەزایی ژیانی ئەو مەردە پاڵەوانانە هەیە لە پێشەوایانی ئیسلام، بە تایبەتی گەنجەکانیان تا بە وێنەی مرۆڤی ڕاستەقینە شوێن پێکانیان هەڵبگرن. زانیاری دەرونی خۆر ئاوایی خوانەناس بەشێک لە تەمەنی مرۆڤ ئەخاتە ئەولاوە کە گوایە لە ماوەی گەنجێتیدا مرۆڤ بەسەر کۆمەڵەوە بارە، ئاوڕ بەلای ئەرکەکانی سەرشانیەوە ناداتەوە. خۆویستنی زۆر زۆرە، تەنها خۆی و بەرژەوەندیەکانی ئەبینێت، ژیانی دانەمەزرا و لار و وێر ئەبێت. لە ڕاستیدا ئەمە ژیانی ئادەمیزادی دەروون لارە، ژیانی ئەو ئادەمیزادەیە کە بە پەروەردەی شەیتانیەکان پەروەردەکرابێ، چونکە ژیانی ئادەمیزادی ژێر سێبەری پەروەردەی ئیسلامی هەمووی هەر تێکۆشانە، هەمووی هەر دڵسۆزی و هەست بە ئەرکی سەرشان کردنە، بە مناڵی، بە گەنجی، بە پیاوی و بە پیری. بەڵێ پەروەردەی ئیسلامی پەروەردەی ئەندامەکانی وەها ئەکات ساتێک دەست بەرداریان نابێت ساتێک لە ژیانیان بە فیڕۆ بڕوە، نابێت ساتێک بەرژەوەندی مرۆڤایەتیان لە یاد بچێ. بۆیە ژیانی مرۆڤی مسڵمان بریتیە لە دڵسۆزیەکی هەمیشەیی و کۆتایی نەهاتوو بۆ بەدەستهێنانی بەختیاری و ئاسایش و حەسانەوە بۆ مرۆڤایەتی. ئەم باسەی لە بەردەستماندایە ژیانی مەردێکی قارەمانە لە پێشەوایانی ئیسلام و هاوڵەکانی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم کە ئەویش عومەیری کوڕی سەعدە، خودای گەورە لێی ڕازی بێت، کە نمونەی گەنجێکی دڵسۆزە و کار بەدەستێکی خۆ نەویستە. هیوادارم خوای زانا و بەتوانە کۆمەچیمان بکات تا بە پێنووسە لاوازەکەمان شتێک بخەینە بەردەستی خوشک و برا مسڵمانە کوردەکانمان، بەڵکو ببێتە چرایەک لە چراکانی ڕووناکردنەوەی ژیانمان بە کۆمەچی خودای گەورە. نووسەر 4 ڕەمەزانی 1398 کۆچی. وەفاداری لاپەڕە 12. خودای گەورە ویستی وا بۆ عومەیری کوڕی سەعد هەر بە مناڵی باوکی بێدەرامەت و بێ سامان بەجێی بهێڵێ، واشی ڕێکخست کە دایکی شوو بەیەکێ لە پیاوە دەوڵەمەندەکانی تیرەی ئەوس لە شاری یەثریب بکات کە ناوی جوولاسی کوڕی سوەیدە بوو. جوولاس لە پاڵ دەوڵەمەندیەکەیدا پیاوێکی دڵفراوان و خاوەن بەزەیی بوو، چاودێری کەرێکی دڵسۆز بوو بۆ عومەیر. بەمە عومەیر هەتیوی و بێباوکی لە بیر چۆ، هەر وەک جۆلاس عومەیری بە کوڕی زۆر خۆشەویستی خۆی ئەزانی. عومەیریش بەو شێوەیە جۆلاسی خۆش ئەویست. ڕۆژان تێپەڕین بەرەبەرە عومەیر گەورە ئەبوو، هەرچەندە عومەیر گەورەتر ئەبوو جۆلاس زیاتر خۆشی ئەویست لە دڵیدا جێگای ئەبووە، چونکە عومەیر لە هەموو هەڵس و کەوتێکیدا دەرئەکەوت کە خاوەنی ژیری و زیرەکیەکی بێ ئەندازە بوو. ئیتر با دەستپاچی و ڕاستگۆیەکەشی لەولاوە بۆستێ. دینی ئیسلام دەستی بە بڵاوکردنەوە کرد. کۆمەڵی مسڵمانان بنکەی پتەوی لە مەدینە بۆ خۆی دامەزراند تا بەسەربەستی لە ژێر سایەی قورئاندا خواپەرستی خۆی بکا و ڕێبازی قورئان بە مرۆڤایەتی بگەیەنێ. عومەیری کوڕی سەعدیش
تەمەنی تازە لە 10 ساڵی تێپەڕی بوو، مسڵمان بوو. بۆ ئەندامێکی تازە پێگەیشتووی کۆمەڵگەی ئیسلام هێشتا هیچ جۆرە بیر و بڕوایەک لە ناو دڵە ناسکەکەیدا جێی خۆی نەکردبەوە. بەسپێتی مابەوە تا کە بیر و باوەڕی ئیسلامی بێگەردی گەیشتێ و بە جوانی و ڕێک و پێچی تیایدا جێگیر بوو. بەمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڕوای خوایی لە ناویدا ڕیشەی دائەقوتا، هەر بە مناڵی لە هیچ نوێژێک دوانە ئەکەوت، ئەبووە لە پشت سەری پێغەمبەری خۆشەویستەوە صلی الله عليه وسلم بە جەماعەت بەجێی بهێنایە. دایکشی کە چاوی بە کوڕە تازە پێگەیشتوەکەی ئەکەوت و بە مناڵیە خۆشەویستی ئیسلام و خۆشەویستی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم چۆتە دڵیەوە. بۆ نوێشکردن لەگەڵ جوڵاسی مێردیدا هاتوچۆی مزگەوتی ئەکرد. زۆر دڵی ئەگەشایەوە، شادومان ئەبوو. لەو کاتەدا دڵگەرمیەک کە گەنجەکانی مەدینەی گرتبوو بە هیچ شێوەیەک بەرژەوەندی خۆیان بەبیردا نەهات، تەنها خەریکی خواپەرستی و لەبەرکردنی قورئانی پیرۆز بوون. هەموو ئەندامێکیان کردەوەی سوودبەخش و ڕەوشتی بەرز بوو. خۆ لە کاتی جیهادیشدا بە پێچەوانەی گەنجە پەروەردەکراوەکانی بەرنامە شەیطانیەکان هەریەکەیان حەزی لە بەشداری ئەو ئەرکە پیرۆزا کرد با بە تەمەنیش مناڵ بووایە. عومەیریش وەک گەنجێکی مسڵمانی ناو کۆمەڵگەی ئیسلامی ژیانی خواپەرستی پڕ ئارام و حەسانەوەی دایە سەر. دوور بوو لە دوو دڵی و دڵتەنجی و نەخۆشیە دەرونیەکانی کۆمەڵگەی نەفامی، هەتا خوددا ویستی وابوو کاتێکە پێی گەیشت تووشی تاقیکردنەوەیەکی زۆر گران بێت، تاقیکردنەوەیەک کە کەم کەس شتی وا بێتە ڕێی جگە لە بڕوا دامەزراوەکانیشی کەس تیایدا دەرنەچێ. ئەوە بوو لە ساڵی نوێمی کۆچیدا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بڕیاریدا هێرش بۆ سەر تەبوک بکات و بەگژی ڕۆمەکاندا بچێت. بۆیە فەرمانیدا هەر مسڵمانێک کە دەستی چەک ئەگرێ با ئامادەی ئەو جەنگەنە هەموارە بێت. لە هێرشەکانی تردا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ڕاستەوخۆ نیازی خۆی بۆ هەموو لەشکر دەرنەئەبڕی، چونکە شاری مەدینە کە وەک پایتەختی یان بنکەی ئیسلام بوو، لەولاشەوە منافیقەکان هەموو هەواڵێکیان ئەگەیان دە دوژمنانی ئیسلام. لەبەر ئەمە جگە لە چەند کەسێکی کەم ئاگدار نەکرا. تێبینی تەبوک ئەوسا شوێنێک بوو لەسەر سنووری شام و بەدەست ڕۆمەکانەوە بوو. ئێستا شارێکە سەر بە وڵاتی عەرەبی سعودی بەردەوام بوون. بەڵام لە جەنگی تەبوکدا ڕاستەوخۆ لە لای خەڵکەکە ئاشکرای کرد، لەبەر ئەوەی هەموو کەسێک ئاگداری بێ و خۆی ئامادە بکات بۆی، چونکە جەنگی تەبوک بریتی بوو لە بەگژدا چوونی ئیمپراتۆریەتی ڕۆمانی. شوێنەکەش زۆر دوور بوو، ناڕەحەتی و تەنگانەی لەو پەڕی پلەدا بوون. جا هەرچەندە ئەم ڕووداوە لە وەرزی هاویندا بوو کە گەرما تینی سندبوو بەروبووم پێگەیشت بوو، زێبەر خۆش ببوو، لەبەر گەرما خەڵکی هێز و تینی لا نەما بوو. لەگەڵ هەموو ئەمانەدا مسڵمانەکان بەدەم بانگەوازی پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم هاتن و دەستیان بەخۆ ئامادەکردن و خۆ پێچانەوە کرد، چونکە لای مرۆڤی خاوەن ئیمان ئەو کۆسپانە هیچ دەورێکیان نییە، ناشتوانن ویستی سارد بکەنەوە. بەڵام هەندێ لەو مرۆڤانە کە تەنها بەدەم مسڵمان ببوون و دڵیان بە تیشتی ئیمان ڕۆشن نەبووبووە، دەستیاندایە پروپاگەندە دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەشکری ئیسلام تا دڵی خەڵکی سارد بکەنەوە. گومان و دوو دڵیان بڵاو ئەکردەوە تا کۆمەڵێ تەممەڵی دانیشت و زۆر بێت و دوو ڕووی ئەوان دەرنەکەوێ. لەو شوێنانشدا کە ترسیان نەبوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسڵمانەکان پێیان بزانن، وتەی وەها بەدەمیان ئەهات کە بەجارێ لە ڕێزی مسڵمانەکان دەری ئەکردنە دەرەوە. پڕۆپاگەندەکانیان وەها کاریگەر بوو، زۆر لە مسڵمانە دڵسۆزەکانیش دڵیان سارد ببووە. چەند ڕۆژێک بەر لەوەی کە لەشکری مسڵمانەکان لە مەدینە بەرەو تەبوک دەرچێ، عومەیری کوڕی سەعد کە هێشتا مناڵ بوو دوای بەجێهێنانی نوێژ لە مزگەوت گەڕایەوە ماڵەوە، بەڵام بە دڵێکی شادومانەوە، بە دەروونێکی پاکەوە، چونکە لە مزگەوت بە چاو و گوێی خۆی لێبڕان و چاو نەترسی و سەر و ماڵ نەویستی مسڵمانەکانی دی و بیست.
چاوی لێبوو ئافرەتە ئەنساڕەکان و مهاجرەکان ئەهاتنە خزمەتی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. هەرچی خشل و زێڕەکانیان پێوە بوو دایان ئەماڵی ئەیان خستە بەردەمی تا بە نرخەکەی لەشکری جیهادی ئیسلامی بەڕێ بکا و بینێرێتە مەیدانی خوێن مژان و ستەمکارانەوە. عومەیر چاوی لێبوو کە عوسمانی کوڕی عەفان دوورەگەیەکی هێنا کە 1000 دیناری زێڕی تێدا بوو، پێشکەشی پێغەمبەری خودای کرد صلی الله عليه وسلم. هەروەها بەچاوە بوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف 200 ئوقیەی زێڕیدا بەسەر شانی داهێناوی خستیە بەردەم پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. هەتا چاوی لێبوو یەکێ لە موسڵمانە هەژارەکان نوێنەکانی خۆی هێنابوو بۆ فرۆشتن هەتا بە نرخەکەی شمشێرێک بکڕێت و لە ڕێی خوددا پێی بجەنجێ. عومەیر ئەمانە و زۆری تریدی ڕاستەوخۆ بڕوای کرد کە ڕاستە کۆمەڵگەی ئیسلامی بەسەر و ماڵەوە لی ئەبڕێ و هەموو گران بەهایەکی لا بێ نرخە و بەو پەڕی سنگ فراوانیەوە لە ڕێی خوددا بەختی ئەکات، چونکە ئاوات و ئامانجی کۆمەڵگەی ئیسلامی ڕاستەقینەیە. دەست کۆتاکردنی ستەمکاران لە ناوبردنی بیر و باوەڕ و بەرنامەی پڕوپوت ڕزگارکردنی مرۆڤایەتیە لە ژێر ڕکێفی ئەو دەست بڕە خوێن مژانەی کە خۆیان کردووە بە خودای مرۆڤایەتی، بەوەی کە بە نەزانین نەخشەی ژیانیان بۆ ئەکێشن. جا مسڵمانان بەرامبەر بەم ژیان تەرخانکردنە تەنها بەتەمای پاداشتی خوددان، بەوەی لێیان خۆش ببێ و لە سزای پڕ ئازاری دۆزەخ ڕزگاریان ببێ وە بە بەهەشتی بەرینیش شاد ببن. عومەیر بیری لە هەڵوێستی بەرز و پیرۆزی مسڵمانان ئەکردەوە کەچی سەری لە جوڵاسی زڕباوکی سوڕ ئەمە کەوا بە هیچ شێوەیەک ناجوڵێ و خۆی ئامادەی مەیدانی جیهاد ناکات، لەگەڵ ئەوەشدا دەست ڕۆیشتوو بوو لە ڕێی خوددادا هیچی نەبەخشی. کاتێک کە لە مزگەوت گەڕایەوە و دەستی بە جێڕانەوەی دەنگ و باسی مزگەوت کرد تا بەڵکو غیرەتی جوڵاسیش بجوڵێ خۆی کۆبکاتەوە و هەرچی لە توانایدا بێت بیبەخشێ، چونکە ئەوە بوو کۆمەڵێک مسڵمانی هەژار هاتنە خزمەتی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم داوایان لێکرد کۆمەچیان بکات تا بتوانن ئەوانیش جەنجی ڕۆمەکان بکەن. بەڵام پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم هیچی لا نمابوو تا ئەوانیش بخاتە ڕێ، بۆیە بە گریانەوە گەڕانەوە لە داخی ئەوەی کە هیچیان شک نەئەبرد تا بەشداری جیهاد بکەن و ئارەزووی شەهیدی دڵیان دامڕچێنێتەوە. جوڵاس لە باتی ئەوەی بە وێنەی مسڵمانێکی دڵسۆز و بەغیرەت هەڵسێ و خۆی کۆ بکاتەوە بگەڕێ بە دوای هەژارە دەست کورتەکاندا کە توانایان نییە بگەنە مەیدانی جەنگ تا دەستگرۆییان بکات و بیان خاتە ڕێ بۆ بەرزکردنەوەی ئاڵای ئیسلام و پەرزدانەوەی نینۆکی ئەو خوێن مژانەی کە بەشێکی زۆر لەگەڵە داماوەکانیان کردبووە بەندەی ئەڵقە لە گوێ خۆیان. بۆ ڕزگارکردنی ئەو گەلە بەستە زمانە ژێر چەپۆکی ڕۆمانیە ڕەگەز پەرستە بێ ویژدانانەی خوێن مژەکان حەسانەوەیان لە ژێر یاسای بێگەردی قورئاندا کەچی جوڵاس وەڵامێکی عومەیری داوە کە بە هیچ شێوەیەک بەبیریدا نەهاتووە کە مسڵمانێک شتێکی وا بە پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەدەمیا بێت کەوتی ئەگەر محەممەد ڕاز بکات پێغەمبەری خوا بێت ئەوە ئێمە لە کەر خراپترین. عومەیر تێگەیشت ئەم وتەیە بۆ جوڵاس بەسە تا لە ڕێزی مسڵمانەکان دەری کاتە دەرەوە. عومەیری هەژار چی بکات باشە؟ تێبینی مسڵمانە دەستکورتەکان 7 کەس بوون. یەکەم سالمی کوڕی عومەیر، دووهەم عولبەی کوڕی زەید، سێهەم عەمری کوڕی غونمە، چارەم سالمی کوڕی هەڕەمی کوڕی عەمر، پێنجەم ئەبوو لەیلای مازنبی، شەشەم سەلمەی کوڕی سەفەر، هەفتەم عیرباضی کوڕی ساریە. بەردەوام بوون. عومەیر لە بیریەتی چۆن جوڵاس زیاتر و باشتر لە باوک چاودێری ئەوی کرد و چۆن ئەو پەڕی پلە خۆشەویستی ئەویست ڕێزی لێ ئەگرت. هەموو شاری مەدینەش ئاگداری ئەو پیاوچاکی و چاودێری و درسۆزانەی جوڵاس بوون. ئەگەر عومەیر ئەم هەڵەیەی جوڵاس بگەێنێ و ئاشکرا ببێ دانیشتوانی مەدینە بە سفڵە و بەدنمەچی لە قەڵەمی ئەدەن. لەولاشەوە
عومەیر خۆی بە موسڵمان ئەزانێ و یەکێکە لەو گەنجە خوێنگەرمانەی کە کۆمەلگای مەدینەی مسڵمانیان پێڕازاوەتەوە. خۆ ئەگەر ئەم وتەیەی جوڵاس نەگەیەنێ ئەوە ناپاچیە لەگەڵ خوا و پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، وەکو ئەو وایە لە ڕێبازی قورئان پاشگەز بوو بێتەوە، چووبیتە ڕێزی دووڕوەکانەوە. لەم بەینەدا داما و گیری خوارد چی بکات باشە؟ مناڵێکی 10-12 ساڵ ئەبێ بە تەنیا چۆن بیر لەم گیر و گرفتە بکاتەوە. ناپاچی لەگەڵ ئیسلامدا زەرەرمەندی هەردوو جیهانی ئەکات. وتنی وتەکەی جوڵاس و دەرخستنیشی لە ناو خەڵکدا بەدنمەچی دەرئەکا. تا یەکێ ئەڵێ ڕاست ئەکا، چەند کەسێک ئەڵێن بۆی هەڵبەستووە. هەر کامیانی بیر لێ ئەکردەوە هەر تاڵ بوو. بۆیە خێرا یەکێکیان لە دڵا بڕیاردا و خێرا دوای ماوەیەکی کەم لەو تەی جوڵاس وەڵامیدایەوە. بەخوا جوڵاس لەسەر ئەم زەویەدا جگە لە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم کەسێکی تر نەبووە لە تۆ خۆشترم بوێت، بەڵکو تۆ خۆشەویستترین و دڵسۆزترین و بەخششدارترین کەسی بۆ من. ئێستا تۆ قسەیەکت کرد، ئەگەر باسی ئەکەم تۆ پێی ئەشچێیت و ئەچی شارمەوە ناپاچیە لەگەڵ سپاردەکەمدا. بەخۆم و دینمەوە تیا ئەچم. جا تۆ بیرێک لە خۆت بکەرەوە. گەنجی مسڵمان عومەیری کوڕی سەعد بەرەو مزگەوت کەوتە ڕێ، لەبێ ئەوەی لە جوڵاسی کوڕی سوەیدەوە بیستو بوو بە پێغەمبەری خودای صلی الله عليه وسلم گەیاند. پێغەمبەر صلی الله عليه وسلم عومەیری لای خۆی هێشتەوە، یەکێک لە هاوڵانی بەدوای جوڵاسدا نارد. ئەوەندەی پێنەچوو جوڵاس هات و سەلامی لە پێغەمبەری خوددا کرد صلی الله عليه وسلم. ئەویش لێی پرسی ئەو قسەیە چییە کە عومەیری کوڕی سەعد لێتی ئەجێڕێتەوە؟ پاشان وتەکەی فەرموو. جوڵاس وتی درۆم بۆ هەڵ ئەبەستێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، هیچی لەوە بەدەمدا نەهاتووە. هەر یەکە لە هاوڵەکانی کە لەوێ ئامادە بوون پێی خۆش بوو بۆی دەرکەوێ و بزانێ جوڵاس و عومەیر کامیان ڕاست ئەکەن. بۆیە هەوڵیان ئەدا ڕاستی و ناڕاستی لە دەم و چاویاندا بخوێننەوە. بەچپەچپەوە کەوتنەوت و هێش. بۆیە لە بەینی خۆیاندا بەچپەچپەوە کەوتنەوت و هێش. یەکێک لە دڵ نەخۆشەکان وتی چ کوڕێکی لاسارە، ئەیەوێ ئاوها پاداشتی بداتەوە؟ هەندێکی تر وتیان بەڵکو ئەمە مناڵێکە، بەخوا پەرستی گەورە بووە، لە شێوەی دەم و چاویدا وا دەرئەکەوێ کە ڕاست بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوڕی بۆ لای عومەیردایەوە، دیوا دەم و چاوی سوور بۆتەوە و فەرمێسک لە چاوەکانی دێتە خوارەوە، ئەڕژێتە سەر کوڵم و سینجی، ئەڵێ خودایە ڕوونکەرەوەی ئەم وتەیە بنێرە خوارەوە سەر پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم. جا جوڵاس لە ترسی ئەوەی قورئان بێتە خوارەوە وەک ڕووداوی تر ڕاستی عومەیر و ناپاچی ئەو دەربخات، بە توندی هەستایە سەر پێوتی ئەی پێغەمبەری خوددا، ئەوەی من بۆم جێڕایتەوە هەر ئەوە ڕاستە. ئەگەر پێت خۆش بێت هەردووکمان سوێندت بۆ ئەخۆین. من سوێند بەخوا ئەخۆم کەوا هیچی لەوەم نەوتووە کە عومەیر بۆتی جێڕاوەتەوە. هەر کە جوڵاس لە سوێندەکەی بۆوە، خەڵکی ڕوویان کردە عومەیر تا بزانن هەڵوێستی ئەو چۆنە لە سوێند خواردندا. تۆ بڵێ خۆی بەڕاست بزانێ و بوێری سوێند بخوا، داخوا چی بکە؟ لەو کاتەدا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئارام بوو، بێدەنگ بوو. هاوڵانیش زانیان کەوا وەحی دێتە سەر، بۆیە لە شوێنی خۆیاندا بێدەنگ دانیشتن و چاویان بڕی بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. لێرەدا جوڵاس ترس و لەرزە دایگرت و عومەیریش پەلەی بوو، هەواڵی تازە بزانێ و زۆر حەزی ئەکرد دەرئەنجامیان دەربکەوێ. خەڵکەکەش هەتا وەحی تەواو بوو هەر چاوەڕوان بوون. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمایشتی خوای بۆ خەڵکەکە خوێندەوە کە تیایدا ڕاستی عومەیر و ناپاچی جوڵاسی دەرئەخست، کە جوڵاس ئەو سوێندەی بەناڕەوا خوارد و ئەو وتەیەش کە عومەیری لە دەمیەوە جێڕایەوە ڕاستی وتووە. جوڵاسیش دوای مسڵمان بوون کافر و بێ ئیمان بوویەوە، کە خودای گەورە ئەفەرمێ يحلفون بالله ما قالوا ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد إسلامهم
وهموا بما لم ينالوا وما نقموا إلا أن أغناهم الله ورسوله من فضله. سورة التوبة آية 74. بەڵام خودای خاوەن سۆز و بەزەیی هەردوای سەرەتای ئاەتەکەی بەشی دووهەمیشی ناردە خوارەوە هەتا یاسا بێ بۆ هەموو سەر لێ شێواوێکی وەک جوڵاس کەوا گەڕانەوەیان لێوەرئەگیرێت. بەڵام ئەگەر پشت هەڵکەن و نەگەڕێنەوە خوا ئازار و سزایەکی پڕژانیان ئەدات کە خودای گەورە ئەفەرمێت فَإِن يَتُوبُوا يَكُ خَيْرًا لَهُمْ وَإِن يَتَوَلَّوْا يُعَذِّبْهُمُ اللَّهُ عَذَابًا أَلِيمًا في الدنيا والآخرة وما لهم في الأرض من ولي ولا نصير. سورة التوبة آية 74. جوڵاس کاتێ گوێی لە قورئانی پیرۆز بوو بە تایبەتی لەبارەی ئەو عومەیرەوە هاتە خوارەوە بۆیە دیاریکردنی ئەوەیان کە ڕاست بێژە گیانی هاتە لەرزە کەی بە خەیاڵی ئەهات کە بە تاقەوتەیەک ئاوها ناوی بزڕێت و پەردە لەسەر دەروونە لە خشتە براوەکەی لا ببرێت خەریک بوو لە ترساندا زمانی ببەسترێ. دوای ئەوەی ئاوڕی بۆ لای پێغەمبەری خوددا داوە صلی الله عليه وسلم وتی بەڵکو ئەگەڕێمەوە بۆ لای خوددا ئەی پێغەمبەری خوددا بەڵکو ئەگەڕێمەوە ئەی پێغەمبەری خوددا. عومەیر ڕاستی وتو منیش لە درۆزنەکان بووم داوا لە خوا ئەکەم کە ئەم گەڕانەوەیم لێوەربگرێ بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. بەجارێک جوڵاس چاوی شەیتانی کوێر کرد ماوەیەکی زۆرە هەوڵی لەگەڵ ئەدا دەربارەی ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم وەسوەسە ئەخاتە دڵیەوە. ماوەیەکە لێی بڕاوە بۆ ئەوەی لە خشتەی بەرێو لە کاروانی پڕ بەختەوەری ئیمانداران دوای بخاو بەهەشتی بەرینی لەدەست بدات. ئەو منافقانش کە لە مزگەوتدا بوون بە چاوی خۆیان بەڵگەیەکی تری پێغەمبەریان صلی الله عليه وسلم بۆ دەرکەوت و هەر لەسەر دڵپیسی و ناپاچی خۆیان مانەوە بە یەکجاری مۆری نەکبەتی بەسەر دڵیان دانرا و زیاتر دڵیان ڕەش بوویەوە. دوای گەڕانەوە و پاک بوونەوەی جوڵاس پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ڕووی کردە عومەیری گەنجی دڵ و دەروون مسلمان سیر ئەکا فرمێسکی شادی دەم و چاوە بە باوەڕە گەشاوەکەی تەڕ کردووە. پاشان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەستی پیرۆزی بۆ گوێی عومەیری درێژ کرد و فەرمووی وەفت ئوذنک یا غولام ما سەمیعت وصدقك ربك. فەرمووی ڕۆڵە گوێت بە چاچی هەواڵەکەی وەرگرت و پەروەردیگاریش بەڕاستگۆی دەرکردی. بەڕاستگۆی و دڵسۆزی عومەیر جوڵاس خوا بۆی کرد و گەڕایەوە سەر ڕێبازی ڕاستەقینە و بووە بە ئەندامێکی دڵدا مەزراوی ئیسلام و بەڕێک و پێچی ئەرچی سەرشانی خۆی بەجێ ئەهێنا. هاوڵانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لێیان ڕازی بێت هەستیان بە دڵدا مەزراوەی جوڵاس ئەکرد و ئەیان زانی کە بە جوانی بۆ ئیسلام لێ بڕاوە لە جیاتی ئەوەی ڕق و چین لە عومەیر هەڵبگرێ بە پێچەوانەوە لە بەخشش بێ بەشی ناکرد لە جاران زیاتر خۆشی ئەویست. هەر کاتێکیش ناوی عومەیر ببرایە ئەیوت خوددا پاداشتی چاکەی بداتەوە منی لە خوا نەناسیەوە ڕزگار کرد لە ئاگری دۆزەخ لایدام. بەم شێوەیە عومەیر بە پاچی و وەفاداری خۆیەوە بۆ مایە قازانج بۆ خۆی و بۆ جوولاسیش لە باوک زیاتر خزمەتی کردهبوو. دیارە هەر کەسێک لەگەڵ ئیسلامدا وەفادار بێ ئیسلامیش بەری شیرنی ئەو وەفاداریەی پێشکەش ئەکاتەوە. ئەمیری دەستپاک لاپەڕا 25. عومەیر لەسەر باوەڕە پتە و دامەزراوەکەی مایەوە هەتا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد. لە دوای ئەبوبەکر خوای لێ ڕازی بێت بە هەڵبژاردنی مسڵمانەکان کاروباری دەوڵەتی ئیسلامی پێسپێررا. دوای ئەویش عومەیر خوای لێ ڕازی بێت بووە جێنشینی ئەبوبەکر خوای لێ ڕازی بێت پایەی دەوڵەتی ئیسلامی دامەزراند و
خاچی ئیسلام بەرەبەرە زیادی کردو دەستە دەستەگە لە چەوساوەکان لە ژێر ڕکێفی زاڵمان دەرئەهێنران و ئەخرانە ژێر سێبەری ڕێبازی دادپەروەرانەی قورئانەوە. لەم ماوەیەدا عومەیر خەریکی گەیاندنی دینی ئیسلام بوو بە مرۆڤایەتی تا بە جوانی لە مەبەستی دروست بوون و مان و نەمانی خۆی تێبگە. خەریکی گەیاندنی ڕێبازی ڕزگارکەر بوو تا مرۆڤایەتی لە سایەدا بەحەسێتەوە. لەم کاتەدا گیر و گرفتێک ڕووی کردە عومەیر خەلیفەی مسڵمانەکان، ئەویش دانیشتوانی شاری حیمس بوون. لە سووریا خەلیفە هەر کار بەدەستێکی بۆ ئەناردن پشتیان تێئەکرد و بەشکات و ڕەخنە دایان ئەگرتەوە، گوناه و کەم و کوڕی زۆریان ئەخستەدا و دەنگ و باسیان ئەگەیاندە خەلیفە بە ئاواتی ئەوەی لای با و یەکێکی تری چاکتریان بۆ بنێرێت. عومەر هەمیشە بە شوێن هاوڵە دڵسۆزە خۆنەویستەکاندا ئەگەڕا کە بە زۆر کاروباری مسڵمانەکانی بەسەردا ئەدان. بۆیە ئەی فەرموو پیاوێکم ئەوێ ئەگەر فەرماندە نەبێ لە ناو خەڵکە بە فەرماندە بزانرێ، گەر فەرماندەش بوو لە ناویانە جیا نەکرێتەوە و بە یەکێک لەوان بژمێردرێ. کاربەدەستێکم ئەوێ نە لە جل و بەرگدا نە لە خواردندا نە لە خان و بەرەدا خۆی جیا نەکاتەوە، لە ناویاندا نوێژ بکاو بە یەکسانی شتیان بەسەردا بەش بکاو بەدات پەروەری فەرمان ڕەواییان بکە. دەرگا لە ڕووی پێویستیەکاندا دانەخا و هەمیشە کراوە بێت. دیارە گەورەی دڵسۆز بە هەموو توانایەکەوە هەوڵ ئەدا ئەگەڕێ بزانێ کامە شیاوی ئەوەیە تا کاروباری مسڵمانانی پێ بسپێرێ، چونکە لە چاکە و خراپەکردنیاندا ئەو خۆی لێ پرسراوە. لەلایەکی ترەوە هاوڵە تێگەیشتوەکانی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم ئەیانزانی لێپرسراوی کار بەدەستی هەڵسوڕاندنی کاروباری مسڵمانەکان چەندە ئەرچێکی گرانە. مرۆڤی ئەوێ بتوانێ بە یەکسانی و دادپەروەری لە بیری نەچێ و ژیان و ڕابواردنی دنیا لە خشتەی نەبە، خوای گەورە و سزای ڕۆژی دواییشی لەبیر نەچێ. بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵیان ئەدا خۆیان لەو ئەرکە گرانە و تاقیکردنەوە ناهەموارە لا بدەن، نەوەکو نەتوانن بە جوانی پێی هەڵسن و ئەنجامی بدەن، خوای گەورەش لێیان بڕەنجێ. عومەیر ناچار بوو بگەڕێ بە دوای یەکێکدا کە دانیشتوانی حیمس نەتوانن تانەی لێ بدەن. بیری کردەوە سەرنجیدا لە ناو کۆمەڵی هاوڵاندا تەنها عومەیری کوڕی سعدی دەستکەوت، تەنها ئەوی بە شیاوی کار بەدەستی حیمس ئەزانی. بەڵام عومەیر لە مەدینە پاڵی لێ نەداوەتەوە، بەڵکو سەرگەرمی ئیشی خۆیەتی، سەرگەرمی جیهادا. ئاڵای قورئان بەسەر شار و دێهاتەکانەوە بەرز ئەکاتەوە، قەڵای ستەم و زۆرداری ئەڕوخێنێ و گەڵان لە سایەی قورئاندا ئەحەسێنێتەوە. لە جەزیرەی شامدا بەسەرکردایەتی لەشکرەکەی لەگەڵ هێزی نەفامی و خوانەناسیدا ئەجەنجێ. عومەیر لەم حاڵەیدا خەلیفەی مسڵمانەکانیش دەستە پاچە داماوە، بۆیە ناچار بوو بانگی بکاتەوە کاروباری حیمسی پێ بسپێرێ، فەرمانی بەسەردا تا بگاتە شوێنی کارەکەی. عومەیر بە وێنەی هەموو هاوڵێک ئاواتە خوازی ئەم دەسەڵاتداریە نەبوو. جا هەرچەندە حەزی ئەکرد کە خەلیفە وازی لێ بهێنێ تا بچێ بەدەم جیهادی خۆیەوە، بەڵام ناچار بوو ملکەتی فەرمانی خەلیفە بێت. عومەیر گەیشتە حیمس و خەڵکەکەی بۆ نوێشکردن و جەماعەتبان کرد. کاتێک کە لە نوێژ بوونەوە دەستی دایە وتاردان، سوپاس و ستایشی خودای کرد و درودی سەلامی پێشکەش بە پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم کرد و پاشان وتی: خەڵکینە، ئیسلام قەڵایەکی سەخت و دەرگایەکی بەتینە. قەڵای ئیسلام دادپەروەریە و دەرگاکەشی حەق و ڕەوایە. خۆ ئەگەر قەڵاکەی ڕوخێنرا دەرگاکەش تێکشکێنرا، ئەوا یاساکانی ئەم دینە ئەخرێتە پشتگوێ و هێزی ئیسلام لە ناو ئەچێ، هەتا دەسەڵاتی ئیسلام بەهێز بێت ئەو هەر لەسەر خەتی خۆی ئەمێنێتەوە. بەڵام بەهێزی و دەسەڵات بریتی نییە لە کوشتن بە شمشێر یان لێدان بە قامچی، بەڵکو بریتیە لە چەسپاندنی دادپەروەری و شوێن کەوتنی حەق و ڕاستی. دوای ئەم وتارە پڕ لە کاکڵەیە چوو بەلای کاری خۆیەوە تا ئەو نەخشەی کە لە وتارە کورتەکەیدا بۆی کێشان بتوانێت جێبەجێی بکات، تا وتەکانی بکاتە کردەوە، چونکە کۆمەڵگەی ئیسلامی
ئەو سەردەمە تەنها بە وتەی لووسی بێجێگەی ڕازی نەبوون. دوای کەمێک وتەکانیان ئەکردەکردەوە و یەک هاواریان لێ بەرز ئەبۆوە، چونکە ئیمپرالیزمی خوانەناس نەخشەی دووبەرەکی و بەڕەڵایی و خۆپەرستی و بێگوێیی بۆ نەکێشا بوون. بەڵێ ڕۆژان تێپەڕین و عومەیر ساڵێکی تەواو لە حیمسمایەوە. لە ماوەی ئەم ساڵەدا هیچ نامە و دەنگ و باسێکی بۆ خەلیفە نەنارد، نەدرهەمێک نەدینارێکی لە خەراج و دەست هاتی ئەو ناوەی بۆ پایتەخت نەنارد. لێرەدا دوو دڵی و گومان لای عومەر دروست بوو، چونکەن ئەیزانی هێزی ڕاکێشانی ژیانی ئەم جیهانە لەسەر دەرونی مرۆڤ زۆر بەتینە. هەر کەسێ بە تەواوی پەروەردەی ئیسلامی وەرنەگرت بێ توانای نییە خۆی لە بەردەم ئەو ڕەشەبانە لەبارەدا بگرێ، خۆی و بەرژەوەندیە تایبەتیەکانی لەبیر بچێتەوە. بۆیە هیچ مسڵمانێکی شارەزا لە ئیسلام چاوەڕوانی دڵسۆزی و پیاوەتی و دادپەروەری لە هیچ کەس ناکات جگە لەوانەی کە بە پەروەردەی ئیسلامیەوە پەروەردە کراون. خەلیفە عومەر خوای لێ ڕازی بێ ئەترسا دڵی چوو بێتە سەر ڕابواردن، دەسەڵات گومڕای کردبێ، چونکە بەلای ئەوەوە تەنها پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم پاک و بێگەردە و دەرونی فەرمان بە خراپە نادات. بۆیە بەنووسەرەکەی فەرموو بۆ عومەیر بنووسە، بەخوا وا ئەزانم ناپاچیت لەگەڵمدا کردووە. ئەگەر ئەم نامەیەت بەدەست گەیشت ئەوە وەرەوە و هەرچی دەستکەوتی مسڵمانانیشت کۆ کردوتەوە بیهێنەرەوە. مسڵمانی خۆنەویست و کار بەدەستی دڵسۆز نامەی خەلیفەی پێگەیشت، ناچار بوو خۆی بپێچێتەوە و بەرەو مەدینە بکەوێتە ڕێ. بەڵام چی بپێچێتەوە و چۆن بکەوێتە ڕێ؟ توێشووی نانەکەی و قاپی چێشتەکەی و چەوەندەی ئاوی خواردنەوە و دەست نوێژەکەی هەڵگرتن و دانی بە شانیدا و حەربەکەی بەدەستەوە گرت و بە تاقی تەنیا بە پێ ماڵ ئاوایی لە دانیشتوانی حیمس کرد. بەجێی هێشتن و بەرەو مەدینە بەناو لمی بیابانی شام و نەجددا هەنگاوی ئەنا. لەم گەشتە دوور و درێژەدا عومەیر تووشی ماندووبوونێکی زۆر بوو، هەتا ڕەنجی زەرد بوو، لەشی لاواز بوو، سەراپای تۆزی گەشتێکی دوور و درێژی لێ نیشت. بەڵام بەم حاڵەوە گەیشتە خزمەت خەلیفە عومەر خوددا لێی ڕازی بێت، وتی ئەسسەلام عەلەیک یا ئەمیڕە المؤمنین وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. کاتێ عومەر بەو شێوەیە چاوی بە عومەیر کەوت، زۆر سەرسام بوو، فەرمووی ئەوە چیتە عومەیر؟ ئەویش فەرمووی چیم پێوە ئەبینی؟ نامبینی لەش ساغ و تەندروست و ماڵی دونیام بە کۆڵەوە گرتووە؟ خەلیفە عومەر وایزانی مەبەستی لە خەراج و دەستهاتەکەیە کە بۆ خەزێنەی دەوڵەتی هێناوە، بۆیە فەرمووی لە ماڵی دونیا چیت هێناوە؟ ئەویش فەرمووی توێشەکەم پێیە کە نانی تێ ئەخەم و قاپی چێشتەکەشم پێیە کە تیایدا ئەخۆم و سەرم و جلەکانمی پێ ئەشۆم و چەوەندەکەشم پێ بۆ ئاوی خواردنەوە و دەست نوێژم، هەروەها حەربەکەشم پێیە کە خۆمی بەسەردا ئەدەم و پێشی ئەچم بەگژ هەر دوژمنێکدا کە بێتە ڕێم. جا هەموو ماڵی دنیا ئەی ئەمیری ئیمانداران بریتە لەمانەی کە لە لای منن، ئیتر لەمە زیاتر نە من و نە کەسێکی تر پێویستی پێی نییە. عومەر فەرمووی ئایا بە پێ هاتووی؟ ئەویش فەرمووی بەڵێ. عومەریش فەرمووی ئەی لەوێ کەست شک نەبر وڵاغێکت پێشکەش بکات تا سواری بیت؟ ئەویش فەرمووی ئەوان نەیاندامێ، ئۆ منیش داوام نەکرد. عومەر خوای لێ ڕازی بێت پێی فەرموو کۆمەڵە مسڵمانێکی خراپت بەجێهێشتون. عومەیر خوای لێ ڕازی بێت پێی وت ئەی عومەر شەرمی خوا بکە، خوای گەورە لە غەیبەت قەدەغەی کردووی. من ئاگدارم کە ئەو مسڵمانانە نوێژی فەجریان بەجێ ئەهێنا. لە فەرمودەی شەریفدا ئاماژە بۆ ڕێزی ئەو مسڵمانانە کراوە کە نوێژی فەجر بە جەماعات بەجێ ئەهێنن. ئەوانن وا لە پەنای خوددادا پێویستە مسڵمانانیش ئەو پەنایە چاک بپارێزن کە ئەفەرموێ من صلى الصبح في جماعة فهو في ذمة الله تبارك وتعالى فلا تخفر الله تبارك وتعالى في ذمته. خەلیفە فەرمووی ئەی من بۆ کوێ ڕەوانەم کردووی، چیت ئەنجام داوە؟ عومەیر وتی جا ئەوە پرسیاری بۆ چییە و بۆچی پرسیاری لەبارەی ئەەکەیت ئەی ئەمیری ئیمانداران؟ عومەر فەرمووی
سبحان الله. عومەیر وتی لەبەر ئەوە نەبێت کە ئەترسم خەفەت بارد بکەم، ئەوە هەواڵم نەئەدایتی کە تۆ ڕەوانت کردم. چووم تا گەیشتمە شارەکە و دانیشتوانە پیا و چاکەکانیشم کۆکردنەوە و وە کۆکردنەوەی دەست هاتەکانم پێ سپاردن، جا کۆیان کردەوە و منیش بەسەر خاوەنی شیاوی خۆیدا دابەشم کرد. ئەگەر شتێکیش بەری تۆ بکەوتایە ئەوە بۆم ئەهێنایت. عومەریش فەرمووی ئەی هیچت بۆمان نەهێناوە؟ ئەویش فەرمووی نەخێر. خەلیفە فەرمووی پەیمان بۆ عومەیر نوێ بکەنەوە. ئەویش فەرمووی ئەوە کارێکە نامەوێ نەبۆ تۆ نەبۆ دوای تۆش کار بەدەستی ناکەم. بەخوا لەم کارەدا بە سەلامەتدا دەرنەچووم. بە گاورێکم وتووە دەک خۆدا خەجاڵەتت بکات. ئەمەش تۆ تووشت کردم ئەی عومەر. بەدبەختترین ڕۆژانیشم ئەو ڕۆژانەیە کە ئەی عومەر لەگەڵ تۆدا مامەوە و لەگەڵ ئەو هاوڵانەدا کە زوو مردن منیش نەمردم. پاشان ماوەی لە خەلیفە وەرگرت تا بچێتەوە ناو ماڵ و منداڵی. ئەویش ماوەیدا گەڕایەوە ماڵی خۆی و کە چەند میلێک لە مەدینەوە دوور بوو. موسڵمانی خۆنەویست لاپەڕە 34. بەڵێ عومەیر خۆی لە کار بەدەستیدا ماڵی و گەڕایەوە ناو ماڵ و منداڵی خۆی. بەڵام هێشتا عومەر هەر وازی لێ ناهێنێ تا بە جوانی تاقی نەکاتەوە پاچی و ڕاستی ئەوی بۆ دەرنەکەوێ. لەلایەکی ترەوە چێ ئەڵێ لە ماوەی ئەم ساڵەدا عومەیری چاک خۆی نەگرتووە، وا بێدەنگ چۆتە ماڵی خۆیەوە. ئادەمیزادە و شەیتان هەمیشە خەریکێتی بۆ فریودانی، بۆیە زۆری پێنەچوو فەرمانی بە یەکێک لە پیاوە باوەڕ پێکراوەکانیدا کە ناوی حاریث بوو. حاریث بڕۆ بۆ ماڵی عومەیری کوڕی سەعەد، خۆت بکە بە میوانی، جا ئەگەر خۆشگوزەرانیت پیانەوە دی چۆن چویت و وەهاش بگەڕێەوە، ئەگەر دەست کورتیشت پیانەوە دی ئەم پارەی بدەرێ. پاشان توورەگەیەکی دایە دەست کە 100 دیناری تێدا بوو. حاریث مەدینەی بەجێ هێشت و بەرەو ئەو گوندەی کە عومەیری تێدا بوو کەوتە ڕێ و هەواڵی پرسی و پیشانیاندا سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. هاتووم لە مەدینەوە. مسڵمانەکانت چۆن بەجێهێشت؟ بە چاچی. ئەمیری ئیمانداران چۆنە؟ لەش ساغ و پیاو چاک. ئایا فەرمانی خوا جێبەجێ ئەکات؟ بەڵێ داری حەدی لە کوڕێکی خۆیدا لەسەر ئەوەی کە بە نەزانین شتێکی خواردبوو سەرخۆشی کردبوو. خودایە یارمەتی عومەر بدەیت، من وای لێتێ ئەگەم کە ئەو تۆی زۆر خۆش ئەوێت. بەڵێ لە کۆمەڵگەی مسڵماندا مسڵمانان هەر هەموو هوشیارن، هەموو چاو کراون، کوێرانە شوێن هیچ کەس ناکەون، تەنها شوێن خوددا و پێغەمبەرەکەی صلی الله عەلەیه وسلم ئەکەون. ئیتر لەوان بەولاوە باوەڕیان بە پاچی و بێگەردی هیچ کەس نییە، بۆیە چاودێری هەموو کەسێک ئەکەن، ئەترسن شەیطان بیان خەڵەتێنێ. ئەوەی زۆر شارەزایە و زۆریش زانایە هەر مەترسی لادانی لێ ئەکرێت. جاوەک عومەر لە عومەیر ئەترسێ و لای بدا، عومەیریش ئەترسێ عومەر لا بدا و باوەش بە ژیانی دنیا بکە، مسڵمانەکانی لەبیر بچنەوە. بەڵام ئەبێ ئاگدار بین ئەمە دڵپیسی ناگەێنێ، بەڵکو گەورەی و گرانی سپاردەیان لا گرنگە. خۆشەویستی ئیسلامە لە دڵیاندا کە هەمیشە لە هەموو کار بەدەستێک گەورە بێت یان بچووک ئەترسن لا بدات، چونکە هەرگیز عومەر و عومەیر هیچ کامیان خۆیان لەوی تر بە چاکتر نەئەزانی. ئەمەش وا لە مسڵمانەکان ئەکات تا پیاوی دینی لە ئیسلامدا دروست نەبێ، کۆمەک و پێڕ و پشتگیریش دروست نەبن، تا هەمووان ملکەتی فەرمانی خوددا و پێغەمبەری خوددا بن صلی الله عەلەیه وسلم. حاریث 3 شەو لە ماڵی عومەیر بە میوانداری مایەوە، هەموو شەوێ کولێرێکی جۆیان ئەدایێ تا بیخوات. بۆ ڕۆژی سێهەم پیاوێک کە ئاگداری وەزعی ماڵ و حاڵی عومەیر بوو بە حاریثی وت بەممانەوەیەت زیانت گەیاندە بە عومەیر و خێزانەکەی، چونکە تەنها ئەو کولێرەیان هەیە لە دەمی خۆیان ئەگرنەوە و دەرخواردی تۆی ئەدەن. بەڕاستی برسێتی و ماندووی تەنجی پیاڵچنیون، جا ئەگەر بە چاچی ئەزانی حەز ئەکەم واز لەوان بهێنی و بێتە لای من. کاتێ حاریث بۆی دەرکەوت عومەیر ماڵ و منداڵی چۆن ئەژین، پارەکەی خەلیفەی دەرهێنا و دای بە عومەیر. عومەیر وتی ئەمە چییە؟ ئەویش فەرمووی ئەمیری ئیمانداران بۆتی ناردووە. ئەویش فەرمووی
بیبەرەوە و سەلامی منی پێ بگەینە، پێی بڵێ عومەیر وتی پێویستم پێی نییە. بەڵێ، عومەیر چاوەڕوانی پاداشتی پەروەردیگارە، وا بەو حاڵە ئەژی و خۆی وادا ئەنێ کە زۆر دەوڵەمەندە و پێویستی پێی نییە. خێزانەکەی کە نمونەی ئافرەتی مسڵمانی تێگەیشتوو بوو، گوێی لەم وت و وێژەی نێوان مێردەکەی و میوانەکەیان بوو، بۆیە دەنجی هەڵبڕی و وتی وەری بگرە عومەیر، ئەگەر پێویستیمان پێی هەبوو ئەوە خەرجی ئەکەین، ئەجینە بۆ ڕێگای خۆی خەرجی ئەکەیت، چونکە لێرە دەست کورت و هەژار زۆرن. عومەیر وتی بەخوا شتێکم نییە ئەو پارەی تێبخەم. خێرا خێزانەکەی خوارەوەی کراسەکەی لەت کرد و دای بە عومەیر تا پارەکەی تێبکات. کۆمەڵگەی مسڵمان هەموو ئەندامێکی چاوکراوەیە، هەموو ئەندامێکی تێگەیشت و شارەزایە، بۆیە بە هەموو شێوەیەک مەبەستیان ڕەزامەندی خودا و سەرفرازی ڕۆژی دواییە. خێزانەکەی عومەیر یەکێکە لەو ئافرەتانەی کە بە هەموو شێوەیەک پشتگیری لە ئیسلام ئەکەن، یەکێکە لەو ئافرەتانەی کە شان بەشانی پیاوان بەشداری جیهادی ئیسلامی ئەکەن، پیاوان لە مەیدانی جەنگدا و ئافرەتانیش لە ماڵدا پەروەردەی خۆیان و کۆرپەکانیان ئەکەن. پیاوان بەرامبەر بە دوژمنی خوانەناس دان بە خۆیاندا ئەگرن و ئافرەتانیش بەرامبەر بە شەیطان و ئارەزووی دەرووندا دان بە خۆیاندا ئەگرن. هەتا بە کولێرەیەکی جۆ بۆ شەو ڕۆژێکی خێزانێک ئەسازان، خۆ ئەگەر میوانێک ڕووی تێکردن ئامادەن لە دەمی خۆیان بگرنەوە و دەرخواردی میوانی خۆشەویستی بدەن. تەنها لە کۆمەڵگەی ئیسلامیدا ئەمە لەبەر ڕەزامەندی ئەکرێت. تەنها مسڵمانەکان بە ژن و بە پیاوەوە بەم شێوە بێ هاوتایە دان بە خۆیاندا ئەگرن و بە ژیانی تاڵ دەسازن تا خودا ئاوڕێک بەلایاندا ئەکاتەوە و دوای ئەوەی کە بەسەر بەرزیەوە لە تاقیکردنەوەکە دەرئەچن. کاتێک حاریث وتەی خێزانەکەی عومەیری بیست، پارەکەی خستە بەردەست عومەیر و هەڵسا خواحافیزی لێ کرد و عومەیریش پێی وت سەلامم بە ئەمیری ئیمانداران بگەێنە. عومەیریش پارەکەی هەڵگرت و بەسەر چەند توورەگەیەکدا دابەشی کرد و ئەو شەوە نەخەوت هەتا هەمووی بەسەر دەست کورتەکاندا بەخشیەوە، بە تایبەتی مناڵی شەهیدەکانی ڕێگەی خودا کە مرۆڤ سوڵحا بۆ خودا هەموو چاکەیەکی لێدێ بەلایەوە ئاسان ئەبێت و بەرژەوەندی تایبەتی بەجارێک لەبیر ئەچێتەوە. لەلایەکی ترەوە کۆمەڵگەی مسڵمان تەنها بە پیاوان تەواو ناکرێت وەدا نامەزرێت، چونکە نیوەی ئافرەتە. دەبینی داواکارین خودای گەورە هیدایەتی مسڵمانانی ئەم چەرخە بدات، بەم شێوە کار بۆ ئیسلام بکەن و پارە و پلە و پایەی لە خشتیان نەبات، تا ئینشاء الله شیاو بن خودای گەورە ئەمانەتی ئیسلامیان بداتە دەست، ڕیسوانە بن. بەردەوام بوون. ئافرەتێک لە شەو ڕۆژێکدا یەک کولێرەی جۆی هەبێ بۆ خواردنی خۆی و خێزانەکەی، وا سێ ڕۆژە ئەو خۆراکەش پێشکەش بە میوانەکەیان ئەکات. خێزانەکە بە برسێتی ئەمێنێتەوە و وا لەلایەن خەلیفەشەوە 100 دیناریان بۆ هاتووە، واتە 100 مسقال زێڕ. لە بەخشینەوەیدا بەسەر خێزانە هەژارەکاندا هاوکاری مێردەکەیەتی. جا چێ لە خۆیان هەژارترە؟ وەڵڵاهی ئەمە تەنها خۆنەویستنە و هیچی تر. تەنها ڕەفتاری بەرز و پیرۆزی پیاوانە و ئافرەتەکانیشیان چاویان لێکردوون و بوونەتە نمونەی خەبات و کۆشی بێوچان تا کۆمەڵگەی ئیسلامی قۆناغی سەختی بەردەمی ببڕێ و بتوانی ئادەمیزاد ڕزگار بکات. حاریث گەڕایەوە بۆ مەدینە و خەلیفە لێی پرسی حاریث چیت دی؟ دەستکورتێکی زۆر ئەی ئەمیری ئیمانداران. ئایا پارەکەت دایە؟ بەڵێ. ئەی ئەمیری ئیمانداران جا چی پێکرد؟ نازانم، بەڵام بێگومانم کەوا تاقەدەر هەمێکی بۆ خۆی ناهێڵێتەوە. دوای ئەوە عومەر نامەی بۆ عومەیر نووسی و فەرمووی ئەگەر ئەم نامەیەت گەیشتە لات بەر لەوەی دای بنێت بەپەلە خۆت بگەێنە لەلام. عومەیر بەرەو مەدینە کەوتە ڕێ و چووە لای ئەمیری ئیمانداران. عومەر بەخێر هاتنێکی گەرمی لێ کرد و لە خۆی نزیک کردەوە و پاشان فەرمووی چیت کرد بە پارەکە ئەی عومەیر؟ جا تۆ چیت داوە لێی؟ دوای ئەوەی ناردووتە بۆم ئەی عومەر حەز ئەکەم هەواڵم بدەیتێ بزانم چیت پێ کردووە. پاشە کەوتم کردووە بۆ خۆم تا لە ڕۆژێکدا کە نەماڵ و نەمناڵ بە کەڵک نایەن کەڵکی لێوەربگرم. بە وتەی عومەیر. دڵی عومەر هاتە جۆش و
فرمێسک لە چاوی هاتنە خوارەوە فەرمووی شایەتی ئەدەم تۆ لەوانەیت کە لەگەڵ محتاجان و داماواندا خۆت لەبیر ئەچێتەوە. پاشان فەرمانیدا باری وشترێک خواردەمەنی و 2 کراسی بدەنێ. عومەیر وتی خواردەمەنیەکە ئەی ئەمیری ئیمانداران پێویستمان پێی نییە، چونکە 2 مشت جۆم لەلا مناڵەکانم بەجێ هێشتووە، تا ئەخۆن خوا گەورەیە ڕۆزی ترمان بۆ ئەنێرێ، بەڵام 2 کراسەکە بۆ خێزانەکەم ئەبم، چونکە کراسەکەی ڕزیوە وەختە لەشی دەربکەوێ. خودایە سوپاس بۆ تۆ کە ئەم ڕێبازە شیرنت بۆ ناردووین، بەڕاستی هەر کۆمەڵێک لە سای قورئاندا بژی، ئارامی و هێمنی سک فراوانی بەسەردا ڕژێ، چاوی لە ڕابواردنی دنیا نابێت، ئەوەندەش هەوڵ بۆ ڕۆژی قیامەت ئەدات، خۆی بۆ ئامادە ئەکات، خەمی دینەکەی ئەخوات، یەکێک وا ئەزانێ ژیانی لەبیر چۆتەوە، کەچی لە ڕاستیشدا واش نییە. بەڵێ لێبوردنە وای لێ ئەکات ئەجینا هەموو ئەندامێکی لە هەموو کەس زیاتر حەزی لە خۆشی و ڕابواردنی دنیایە. ئەوەندە هەیە دنیا و قیامەت زۆر جیاوازن، دنیا و قیامەت زۆر جیاوازن و ڕێژە لە نێوانیاندا نییە، بۆیە بۆ خۆی واز لەم دنیاە دێنێ و دەستگورۆیی ئەندامەکانی تر ئەکات. لەلایەکی ترەوە کۆمەڵی قورئان پێویستی بە خەبات و خۆنەویستن و دەست پێوەگرتن هەیە، جا ڕێبازە شیرنەکەی لە ژیانی ڕۆژانەدا بچەسپێنێ، بۆیە ئەندامە دڵسۆزەکان دەست بە ڕووی ئارەزوەکانیان ئەنهێن، تاکون و کەلەبەری تری کۆمەڵی پێبگرن. ئەو خواردەمەنیەی کە عومەیر گڵی ناداتەوە لەبەر ئەوەی کە 2 مشت جۆی لە ماڵەوە هەیە، ئەبێ بدرێ بە داماوێکی تر، چێ ئەڵێ گاورێک یا جوولەکەیەکی بێدەسەڵات کەڵکی لێوەرناگرێ، کەوا لەسەر حکومەتی ئیسلامی پێویستە چاوی لێی بێت. لەلایەکی ترەوە مەرج نییە هەموو ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی بە هەژاری ژیانی بردبێتە سەر، بەڵکو زۆر لە مسڵمانەکان کە خەریکی بازرگانی بوون یا زەوی و زار و باغ و بێستانیان هەبووە، هەرچەندە بەڕاست و بە چەپدا لە ڕێی خودا ئەیان بەخشی، لەگەڵ ئەوەشدا خۆیان ژیانێکی خۆشیان ئەدایە سەر و خاوەنی سامانێکی زۆر بوون. بە یەک گەیشتنی عومەر و عومەیر زۆری پێ نەچوو، هەتا خودای گەورە ویستی وابوو عومەیری کوڕی سعد بگاتە خزمەتی پێغەمبەرە خۆشەویستەکەی صلی الله عليه وسلم لە بەهەشتی بەریندا بە دیداری شاد بێتەوە. عومەیر سەرزەوی بەجێهێشت و بە ڕێگای خۆشەویستانی خودا و بەرەو ژیانی نەبڕاوەی هەتایی کەوتە ڕێ، بە باری سووک و ویژدانی حەساوە و دەرونی فراوانەوە، بەرەو بارەگای پەروەردگار بە دڵێکی صاف و بێگەردەوە کەوتە ڕێ. بە ڕۆشتنی عومەیر کورسیەکی ئەندامانی کۆمەڵگەی ئیسلامی چۆڵ بوو، ئەندامێکی خۆنەویست و دڵسۆز و بەغیرەت و بەوەفای کۆمەڵگەی ئیسلامی کۆچی کرد، ژیانی پڕ لە مەینەت و سزا و ئازاری بەجێهێشت، بەرەو ژیانی پڕ خۆشەویستی و کامەرانی و هەتایی و بەهەشتی پەروەردگار. کاتێ ئەم هەواڵە گەیشتە عومەری کوڕی خەتاب زۆر بەلایەوە ناڕەحەت بوو، ڕەحمەت بارانی کرد و لەگەڵ مسڵمانانی تر کەوتەگەڵ جەنازەکەی و بۆ قەبرستانی بەقیع. دیارە ئەمەش ڕێگای هەمووانە، بەڵام خۆزگەم بەوەی بەڕوومەتی گەشاوە بە دیداری پەروەردگار شاد ئەبێتەوە. لەوێ عومەر بە هەوڵانی فەرموو هەر یەکەتان با ئاواتێک بخوازێت. پیاوێک گوتی ئاواتە خوازم ئەی ئەمیری ئیمانداران، پارە و سامانێکی زۆرم ببوایە لە ڕێگای خوددا بەندەی پێ ئازاد بکەم. یەکێکی تروتی ئاواتە خوازم ئەی ئەمیری ئیمانداران، پارە و سامانێکی زۆرم ببوایە لە پێناوی خوددا خەرجم بکردایە. یەکێکی تروتی ئاواتە خوازم کە ئەوەندە بەهێز بوومایە دۆڵەکەی زمزم لە دەستم بوایە و حاجیانی ماڵی خوام تێر ئاو بکردنایە. کەچی عومەر فەرمووی ئاواتە خوازم پیاوێکی وەک عومەیری کوڕی سەعدم لەبەر دەستدا بوایە تا لە هەڵسوڕاندنی کاروباری مسڵماناندا یارمەتی بدا بمایە. بەڵێ عومەیری دڵسۆز و ڕاستگۆ لەگەڵ دین و بیر و باوڕەکەیدا و هەموو شوێن پێچی هەر نیشانەی مەردایەتی و جوامێری و پیا و چاچی بوو، چونکە بەڕاستی لە قوتابخانەکەی قورئاندا خۆی و دڵ و دەرونی پەروەردە کرده بوو. خوددا لێی ڕازی بێت. ناوەڕۆک لاپەڕە 45 پێشکەش لاپەڕە 6
پێشەچی چاپی دووهەم لاپەڕە 7 پێشەچی لاپەڕە 10 وەفاداری لاپەڕە 12 ئەمیری دەستپاک لاپەڕە 25 مسڵمانی خۆنەویست لاپەڕە 34 سەرچاوەکان لاپەڕە 44 ناوەڕۆک لاپەڕە 45